بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵای ئێمەتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت هیوادارم گشتلایەکتان لە ساخ و تەندروستێکی باشتان هەبێت. بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین. لە بەرنامەی ئەمڕۆماندا لەسەر بابەتێک گفتوگۆ دەکەین باس لە ناجێگیری کرێی خانوو یاخود کرێی خانوبەرە دەکەین بە شێوەیەکی گشتی. ئایا خاوەن مڵکەکان لەسەر چ بنەمایەک مڵکەکانیان دەدەن با کرێ لە ڕووی یاسایەوە هیچ یاسایەک هەیە کە ڕێخستنێک کرابێ بۆ کرێی مڵکەکان کە ئایا بەپی ئەو بنەمایانە کرێکان دەستنیشان بکرێت کە ئەو مڵکانەیان بتەن با کرێ. لەم نێوەندەدا کۆمەڵی کرێنشینان چ ڕۆڵێکیان دەبێت؟ ئایا تا چەند داکۆکی لە مافی کرێنشینان دەکەن لە کاتێکدا ئەگەر گرفتێکیان هەبێت ئەگەر کەیسێکیان هەبێت ئایا کۆمەڵی کرێنشینان تا چەند داکۆکی لە مافی کرێنشینان دەکەن ببورن لە کاتێکدا ئەگەر کەیسەکە گەورە بێت و بڕواتە دادگا ئایا دادگا تا چەند یاخود بە چ شێوازێک چۆن پاڵپشتی دەکات پاڵپشتیەکە بۆ کرێنشینان دەبێت یاخود ئەوە تا بۆ خاوەن مڵکەکان دەبێت. لە کاتی پێدانی مڵکەکانیان بەکرێ هەر کەسێک هەر خاوەن مڵکێک ئازادە لەوەی کە چۆن و بە چ شێوازێک و بە چەند مڵکەکانیان دەدەن باکرێ. ڕەنگە هەندێک جار گوێبیستی ئەوە بین کە کرێچیەکان دەڵێن خاوەن ماڵەکان یاخودەوەتە ساحب خانەکانیان دەریان دەکەن پێیان دەڵێ خانەکانمان بۆ چۆڵکەن ڕەنگە هەندێک جار ماوەیەکیان بۆ دیاری بکرێت دەڵێت دەبێت لەو ماوەیەدا خانەکەم بۆ چۆڵکەیت بەڵام ئایا لە ڕووی یاساوە دەستنیشان کراوە کە لە چ کاتێکدا خاوەن ماڵ یاخود ساحب خانوو دەتوانێت کە کرێچێکی ئیزنباز یاخود بڵێن کرێچێکی دەربکات. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین ئەمڕۆ بە میوانداری کاک بەرهەم سەردار کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی کوردستانن لە ستۆدیۆ لەگەڵ من دامادە دەبێت کاک بەرهەم فەرموو بیتە ئێرە. بەخێر بێت. زۆر سپاس. میوانی دووەممان هەر لە ستۆدیۆکانمان لە سلێمانی کاک دابین ڕزگار کە بەڕێزیان ڕاوێژکاری خانوبەرن. کاک دابین بەڕێزیشتان سڵاوتان لەبێ و بەخێراتی. زۆر سپاس دەکەم. سەرەتای بەرنامەکە هەروەک هەمیشە بە چەند گرافیک و ئامارێک دەست پێ دەکەین هەندێک ئامار و زانیاری دەخەینە ڕوو دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم. کری خانوبەرە یاسای ژمارە 3 ساڵی 2017 هەمواری دووەمی یاسای ژمارە 87 ساڵی 1979 لە گرافیکی دواتردا ئەگەر هاوکارانم ئامادە بن مادەی چوارەم لە بڕگەی یەکەم دەڵێت نابێ کرێی ساڵانەی خانووەکان لەم نرخانە زیاتر بن لە 104 بەهای گشتی خانوو یان شوقەکەی لە 106 ئەو ژوورەی بەکرێ دەدرێت لە 106 بەهای گشتی خانوو یان ئەو شوقەی بۆ غێری نیشتە جێبوون کراوە. لە گرافیکی دواتردا ئەگەر خانوویەک یان شوقەیەک بەهاکەی 50,000 دلار بێت کاک بەرهەم دەڵێت کرێی ساڵانەکەی نابێ لە 2,000 دلار زیاتر بێواتە بێ 2,000 دلار بێ و کرێی ماگانەکەی 166 دلار بێ کە بە نرخی ئێستا دەکاتە نزیکەی 245,000 لێرەدا 240,000 دینار نووسراوە. کاک بەرهەم ئەم یاسانە تا چەند لە هەرێمی کوردستاندا جێبەجێ کراوە؟ سەرەتا سپاس بۆ بەڕێستان و بەرنامەکەتان سپاس بۆ میوانداریتان سڵاو ڕێزم بۆ کاک دابینێ. ئەلبەتە ئەم یاسانە هیچی کاری پێ نەکراوە و جگە لەو دووجارە جارێکی تر بە پێی یاسای ژمارە 7 ساڵی 2010 هەموار کراوەتەوە بەڵام یاسانەی کە هەموار کراوەتەوە بەداخەوە لە قازانجی کرێنشینان نەبووە بگرێت لە قازانجی خاوەن خانۆکان بووە لەبەرەوەی یاساکە ئەو یاسایی کە ئەڵێ دەبێت بەبێ بڵێن لە 104 بێت تەسبیت نەکراوەتە بەداخەوە ئەم هەم پەرلەمانتارانی کە ئێستا کاریان کردووە و چەند جەلسەیە کە پەرلەمان دروست بووە
ناتوانێت ئەو یاسا سابت کەن یعنی تەنها هەر پێشنیارێ کوراوتوان ئەبێ ئاوا بێ ئەبێ ئاوانە بێ بۆیە سابت نەکرا بۆیە لە ئێستادا خەڵک بە ئارەزوی خۆی بەداخەوە کرێخانوو زیاد دەکا و بۆ معلومات لە ساڵی 2004 تا ئێستا 14 جار کرێخانوو زیادی کردووە لەبەر ئەو یاساکە نەبووە نەتوانرا ڕێگری تێ بکە لە گەڕێک هەیە ئەگەر بەپێ ئەو ڕووبەری خانووە بێ واتە تێچووی خانوویەک با بڵێن بەپێی تێچووی خانۆکە یاخۆ بەبێ جوگرافای شوێنەکە ئەبێ ئەم شتانە تهدید کرێ بەڵام خەڵک بە ئارەزوی خۆی کرێخانوو زیاد دەکات خەڵک هەر لە خانوویی دووقاتە یەک ڕووبەرە قاتی سەرەوە یا بە 250 قات خۆرە بە 350 وڵا سەرەوە قادرمیتێ ینی شتەکە ساوابت نییە واتە بەداخۆ یاساک دەرنەچوو بۆ ئەوە یاخود جهێتێک هەتا ئەم دەقەیە بۆ معلوماتێ بەڕێبەراتیەک فەرمانگەیەک جهێتێک شوێنێک نییە بڵێ کە من بانی کەم لەسەر ئەمە لێ دوان بە کە ئەم یاسانە ئەبێ بەم شوازەوێ کاتە گرنگە لیژنەیەک هەبێت بۆن من لە کاتێکدا کە کرێچێک دەوێت مڵکێک بەکرێ بگرێ ئاگاداری لیژنیە بکە لیژنەکە بێت سێریکە ئەو کاتە هەڵسەنگانی بۆکە نرخەکە ئەو لیژنێژە بێت لە پەرلەمان و دەرچێت یاخود دەبێ جێتێکی حکومی ئەو لیژنەیە دروست کایتە لیژنەکە بەپێی کەسەکانە بێ لە خۆی لیژنەکە ئەو کەسانی کە بۆم لە نوێنەری کرێنشتیان بێ یاخونەری حکوومەت بێ یاخونەری کۆمەڵە شوێن بێ شتێک یاخود لیژنەیەک وا دروست کرێ کاتێکە لە گەڕەشێکە یاخود ئیسەوەلیاتۆ تقریبا بە سیتی یعنی لە سیتێکە کە سیتێک دروستێک ئەبێ بیخەمڵێنن بە کری ئەو شقەیە خۆت ئەو کرێ ینی سەوەلیاتۆ لە قاتەکانە فەرقی هەیە لە ڕۆکانە فەرقی وەڵام ئەمە ڕۆ شاخەکەی بەخوا کرێی کەمتە ئەمە ڕۆناو شارێکی ڕۆکی ولانی خەڵکە بەخواستی خۆی کرێ خاندانە بۆ ئێستا ئەم گرفتە دروست بەداخەوە ڕێژەی کرێنشین ئێستا لە هەرێمی کوردستانە زۆرە کار بەرهەم هیچ ئامارێکت لە یان چەنی لە کۆمەڵی کرێنشینە تۆمار کراوە زۆرە زیاتر لە 220,000 کرێنشی لە هەرێمی کوردستان بوونی هەیە لە بەرامبەریان مۆڵەت بە 270,000 شەجێبوون درراوە کە ئەمە ئەتوانم بڵێم غەدرێکی گەورەیە یاخود نەبوونی پلانێکی تۆکمەیە کە ناتوانرا ئەم قەیرانە چارەسەکە چکە لە بەرامبەر ئەو کرێچانە هێندە زیاتر خانوو لەو 270,000 کرێنشینە چەنی لە کۆمەڵی کرێنشینان ناوی تۆمارە زۆری تۆمارە نزیکی لە ئەمە 120,000 تۆمارە بەڵام لەبەری خۆزانێمە کۆمەڵەیەکین خۆبەخشین دەستمان لاانە بە هەموو شوێن و شوێنگەنێگەن لە هەنێک ناوچەی لەو لا با بڵێن لە منتیقی زەرد باوە بڵێن ڕێگری زۆرمان لێ ئەەکەن لەبەری کارەکەمان بە دو سۆزانە کارەکەین خەڵگەی قەنەعەتی بەکاری لە خراونی خۆی نای خۆی ناونووسی خەڵگەیە نەیزانی ئەمانە هەمووی هەیە بەڵام ئەو ڕێژەیە لە لای ئێمە تۆمارە و ئێمە زیاتر ڕۆژانە بەداخەوە قەیرانی شەجێبوونەکە ڕوو لە زیادبوونەکە بۆ چکە ئەم پرۆژانی کە ئێستا دروستەکرێن لە خزمەتی ئەو چینانی کە فەقیرۆژارن جگە لە پرۆژەکانی وەزارەتی ئاودانکردنەوە بۆ معلومات تا ئەم دقیقەم قسەکەم تەنها ئەوی لە سلێمانی 564 شەجێبوون دراوە بۆ چینەی کە بەڕاستی زۆر فەقیر حاڵن کەم دەرامەتن بەبێ پێشەشی چۆتە نایمانی 104 کە ئەمە ژکاتە لە 0.26 ئەو ڕێژەی کە دروست کراوە ئەوانی تر ئێمە ناڵێن دروست نەکرێ ینی بە وجدانی زەربی سفری ناکەین بوونیان لە نەبوونیان باشتر ڕۆژێک هەر ئەبێم دەرخانەدا بەزن خەڵک سوودی لێبینێ بەڵام ئەوەی کە ئێستا هەیە و ئەوەی کە ئێستا حکوومەت هەرێمی کوردستان کاتێک کە مۆڵەت بە پرۆژەیەکە بەناوی چیۆیە بەناوی نیشتەجێبوونەوەیە بەناوی چارەسەکردنی قەیران ئەم بۆیە ئەم پرۆژەکە بۆ ئەوەی سەکەنی نرخەکەی دابەزێت چارەسەکەی بەرهەم باس لەوەش دەکەین کە ئەرکی کۆمەڵی کرێنشینان چییە ئێوە چالاکیەکانتان چییە ڕۆڵتان چییە بەڵام با بچینە لای کاکدابینیش بزانین کاکدابین کاک بەرهەم ئاماژەی بەوەدا کە نزیکەی 12 بۆ 14 جار کرێخانوو بەرز بۆتۆ ئێستش بەردەوام کرێکەی ڕوو لە بەرزبوونەوەیە بۆ پێی کا بەڕێستان هەم بەرکەوتنتان هەیە لەگەڵ خاوەن مڵکەکان هەم لەگەڵ کرێچیەکانیشدا نرخی کرێخانوو ئێستا چۆنە و لە چه ئاستێکدایە سەرەتا سڵاتان لێبێ سپاس بۆ کار بەرهەم بێگومان ڕاست دەکات نرخی کرێخانوو بەردەوام هەمیشە لە بەرزبوونەوەیە تایبەت لەم چەند ساڵی ئاخیرە لە ئێستا توانم بڵێم قەیرانێکی گەورە هەیە لە شاری سلێمانیە کە کرێت دەست ناکرێت هیچ خانوویەک دەست ناکرێت کە بۆ کرێبێ بۆ نمونە بە 10 شەریکی عقاراتەوە توانی یەک خانومان لابێت ئەمە گەڕێتەوە بۆ چەند هۆکارێک یەک لەبەرەوەی لە ئێستاە یاسایە دەرچووە نزیکی مانگونیوە کە کاری پێدەکرێت بۆ نمونە من خاوەن مڵکم ئەمەوێ خانۆکەم بەم بکرێ کاتی وەرەقا لەلایەن منەوە لەلایەن نووسنگەکانەوە بۆ یەکرێ بۆ ئاساییش ئەوان داوای ئەستۆپاکی باجی دەرامەتی لێەکەن واتە خاوەن مڵکەکە بێ بچێ ئەستۆپاکی بێنێ لەم حاڵەتەشە هەندێک لە خاوەن مڵکەکان ئەمە ناکەن نایەن بە نووسنگەکان خۆیان ئەچن بەپێی عیلاقاتی خۆیان بێوی بگەڕێنەوە بۆ ئاسایشکە مەشکێشێکی گەورەیە
مڵکەکانیان هێن بکرێ لێ ئێستاە نرخی خانوو زۆر بەرزە نرخی کرێ بەرزە ئەتوانین بڵین وەک کاک بەرهەموتی خانوویەکی 100 متر 200 متر لەبەرەوەی ئەم قاتیەکە و قاتی دووە 100 بۆ 150 هزاریان فاق ئەگەر باسی یەکەی نیشتە جێبوونەکانیش بکەین هەندێک لە پرۆژەکان نرخی کرێیان دیاری کردووە نزیکی 300 هزار دیاری کراوە بۆ هەر پرۆژەیەکی نیشتە جێبوون هەندێکیان پابند بوون پێوەی و هەندێک پرۆژەش هەیە توانین بڵین 400 دلار بۆ 500 دلار نرخی کرێکەیەتی بەپی ڕوبەر و ڕوو نهۆمەکەشی ئەگۆڕێت هیچ یاسایەکی گونجاو نییە کە لەلایەن پەرلەمانەوە دەرکرابێت بۆ ئێستا بڵێ بۆ نمونە بۆ خانوویەکی 100 مەتری و خەڵک پێوەی پابند بێ بدرێ بکرێ یاخود نرخی کری لەسەر دیاری بکرێت. بەڵێ باشە کاک دابین ئەمانەی کە ئاماژەت پێدا لەگەڵ کاک بەرهەمیشە زیاتر لەسەر نرخی خانوو بوو بەڵام ئایا بۆ دوکان و شوێنە بازرگانەکانیش نرخەکانیان هەر بە هەمان شێوەیە هەڕوو لە بەرزبوونەوەیە؟ بێگومان بڵێ ئەسڵەن وای لێ هاتووە ئەو بزنسانەی ئەو ئیشانەی کە لە ئێستاە داهاتێکی زۆر باشی نەبێت ناتوانن کری ماگانیان دیاری بکەن بڕۆ بۆ نمونە شەقامە گشتەکانی شاری سلێمانی ئەتوانم بڵێم لە 20 دوکانە 4 دوکان 3 دوکانی چۆڵە یان چۆڵ کراوە لەبەرەوەی ئەم داهاتە زۆری کرێ دەرناکاتەوە دوکانەکەی مەجبوریەت ئەم ئەڵێ با دوکانەکەم هەڵگرم بۆ نمونە بێم لە ڕێگەی ئۆنلاینەوە ئیشکەم ئەمەش کێشەیەکی گەورەیە ئەمە بۆمان دەرەخات لە ئێستاە کری خانوو دوکانەکان بەڵێ بە شێوەیەکی بەرچاو بەرزە چونکە داهاتی تاک و داهاتی ئەم شارە بەڕاستی نزمە کۆتەزانی لە قەیرانەکەین ئەمە ڕاستیە کە کەس ناتوانێن کۆڵی لێ بکات بۆیە ناتوانن ماگانە ئەو داهاتی کرێ دابین بکەنەوە. زۆر باشە کاک دابین لەگەڵ مامێنەرەوە بە گوێبستی چەند گرافیکێکی تر بین دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەینەوە. کاک بەرهەم بە گرافیکی تر ببینین. ئەگەر هاوکارانم ئامادە بن. کۆمەڵی کرێنشینانی کوردستان دەڵێت لە ساڵی 2006ەوە تاوەکو ئێستا 12 جار کرێی خانوبەرە زیادی کردووە هەڵبەت پێشتر ئاماژت پێدا کە بۆ بە 14 دروستە باشە کاک بەرهەم لە کاتی بوونی هەر گرفتێکدا کاتێکە کرێچیەک تووشی کێشەیەک دەبێت ئەگەر کەیسەکە گەورە ببێت بچێتە دادگا هیچ یاسایەک هەیە لە ڕووی یاساوە یاسایەکی خانوبەرە هەیە کە پاڵپشتی کرێچیەکە بکات و پاڵپشتی خاوەن مڵکەکە نەکات؟ لە ئێستادا بەداخۆی یاسایشی وانییە کە بەڕاستی کە دیفاع لە کرێنشینەکان کە بەڵام ئەکرێتە سەر دادوەر هەنە دادوەری بەڕێز هەیە کە مودەکەی بۆ درێژەکاتەوە دەرکردنی کرێچیش لەلایەن خاوەن خانوو کۆمەڵێک ڕێکار و یاسایی خۆی هەیە بۆ نمونە ئەگەر ئەو خاوەن مڵکە پێویستی بە خانەکە بێ بفرۆشێ بۆ نەخۆشی مناڵێکی یان پێویستی بە خانەکە بێ مناڵێکی زەواج کا بیخاتە ناوی ئەمە قانون ڕێ بە ساحب مڵکەکە ئەیات کرێچەکە بکاتە دەرەوە 3 مانگی بۆ دانێ دوای 3 مانگکە بێ ئەو کرێچی خانەکە بەس لەو حاڵەتە دادوەری یاخود لە دادگاوە هیچ لیژنەیە هەیە چاودێری ئەم خاوەن مڵکە بکە بزانێ ئەو بیانووی کە هێناوێتەوە بۆ کرێچیەکە کە دەڵێ بۆ هۆکارە تۆ خانەکە بۆ چۆڵکە بزانێ ڕاست ئەکات ئایا خاوەن مڵکەکە بۆ هۆکاری کە باسی کردووە ئەیباتە سەر و جێبەجێکە؟ ئەڵبەتە وتەی لێ وەرەژیرێ لە بەردەم دادگا لە بەردەم وتەی لێ وەرەژیرێ ڕەنگەوە زۆر جار بیانوێک بێ بۆەوەی کە کرێچەکەی بڕۆنە لێرە لە وڵاتی ئێمە ئەنوا عشقاش ئەکرێ ینی فێڵە هەموو شتێکرێ لەگەڵ ڕێزمە بۆیە ئەو کرێچیە مەجبورە خاونەکەی بۆ چۆکە ئەگەر حاکەم بەڕێ دادوەری بەڕێ سەلماندی کە ئەم کەسە بەڕاستی پێویستێتی بەڵام ئەگەر لە هەنی حاڵەتە ئەم خاوەن مڵکە بیانوو بەم کرێچیە بگرێت پێی چۆڵکە لەبەری بیا بە کەسێکتر بە سەرێکی زیاتر ئەوە دادگا یارمەتی کرێنشینەکە ئەیە بە مەرجێک ئەو کرێنشینە مەسەلەی بابن لە گەڕەکەکە دلۆری جناب مەسەلەی شەرەف و ئەخلاقوانە نەبێ یاخود بە ئەنقەس کرێ خاونەکە دابینەکە ئەمانە هۆکارن بۆی کە دادوەری بەڕێز یەکسەر ئەو کرێچێتوانە ئیزم بە منەمێ بۆ مەسەلی کاکدابین بۆ هەنێک بابەت پشڕاستیکەمەوە پشگیری ئەو بەرنامی کە ئەو فەرمی ئەو کە مانگونەیەکە و بڕیارە دەرچووە ئەمە یەکێکە لە هۆکارە هەرە قورسەکانی کە ئەمڕۆ نرخی کرێ خانوو زیادی کردووە لەبەرەوەی ئەو هاوڵاتی کە ساحب خانووە
ناچی سوپاشی خانەکە بچ پارێ زەڕی بۆ ئاو کارەبابە دوو حاڵەت یانەوە تا ئەبێ خانەکە نایە بکرێ بەجێ بێڵێ یانەوە تا ئەگە چوو ئەمەش بێتە هۆکارە بۆ کەمبوونەوەی خانەکە یانەوە تا ئەگەر ئیستۆپاچەکەشی کرد ئەو سەرێکە پارێکی زۆر یا ملیۆنێک ملیۆنێکی یا زەری بۆ ئەم سەرسەر مەجبور دوو قەت پارەکە حەقیقی لە کرێچێکی داماوەگاگەدا وەلامان کادا ئێستا هاتنی ئەم ئاوارە عەرەبانە ئەمیش ڕێژەیەکی تری کرێخانووی زیادی کردووە لە ئێستادا ملیۆنێک و 32,000 ئاواری عەرەب لە هەرێمی کوردستانە بوونیانەیە بەداخەوە 680,000 شەجێبوون کرایە بەنایەنەوە و زۆرترین سیتەکان کە ئێستا ئەفرۆشرێت بە عەرەبەکان ئەفرۆشرێت بۆ ئەمانە هەمووی خەتەراتێکی زۆر زۆری گەورەی دروست کردەوە عەرەبەکانیش دوو تایپیانەیە تاپێکیان هەیە وەزعی ماش و پارەیان پێ هەر چەندێ بە کرێخانەکە کێشەی ئەیگرێ ئەوانی کە خانۆکە ناکڕن و هەندێکیان هەیە زۆر کۆمەڵات و تێکەڵاون ومە چەند برایە چەند خێزانی کێشانێ لە ژوورێکە لە ماڵێکەدانشتێکی 100,000 بن 400,000ەکە خاوەن خانەکەش لە بیا بە 200 بە خەڵکی سلێمانەیە بە عەرەبی بە 400 من سۆگەرە ئەمانەوەی هۆکارن بە ئەوی کە ئەم نرخی کرێخانووی ئەوە بەرز کردوێتەوە بۆیە بەداخەوتم مادەم فەرمانگەیەک نییە مادەم یاسایەک نییە ناتوانین لە دەرگای کەسبی بڵێ بەبێ ئەم یاسای تۆ بۆ نی ئەم خانەبی بە 400 بە 200 بۆیە زۆر زۆرورە ئێمە بەداخەوە هەموو خولەکانی پەرلەمان بە شادی هەموو فراکسیۆنەکان ئەم یاسامان تەقدیم کردووە پێمان وتون ئەم یاسایە هەموارکەنەوە بۆ ئەوی بتوانین ئێمە کۆمەڵێک چەند جار ئەم داوایتان کردووە هەموو خولەکان داوام هەموو خولەکان شایەت لە پەرلەمان نووسراوەکانمان هەیە باشە بەبچینە لای کاکدابین بۆ پێی کە بەڕێستان ڕاوێژکاری خانوبەرن شارەزایەکی باشتان ئەبێت هەبێت کە چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان چ لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەگەر زانیاریت هەبێت بەراوردێک بکەین لە نێوان کرێ خانوو یاخود بەکرێدانی خانوو لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەگەر ناوەڕاست و باشووری عێراق بێ یاخود وڵاتانی دەرەوەش بێ چ جیاوازەیەکی هەیە؟ بڵێ پێشووی بچمە سەرجابی پرسیارەکەی تۆ من یەک تێبینی بڵێم لە سەر ڕووی یاساییەوە ئایا یاسا لە ڕووی خاوەن مڵکە پشگیری خاوەن مڵکەکە یاخود کرێکی ئەگەر لە ڕووی یاساییەوە باسکەین پەرلەمانی کوردستان کە بە سەرۆکایەتی یوسف محەممەد سادق بوو بڕیارێکە موار کرایەوە کە پشت بە مادەی یەکی قانونی دەستوری عێراقی و بەسەنەویشەوە بوو کە ئەگەر کرێکی پابند بێت بە پێدانی کرێ لە کاتی خۆیان خاوەن مڵک ناتوانێت دەری بکات ئەمە توانین بڵین لە ڕووی یاساییەوە پشگیریەکی باشی کرێچیە لە ڕووی یاساییەوە پشگیریەکە ئەکرێت کاکدابین بەڵام ئایا گرنگەوەی جێبەجێ ئەکرێت سێریکە لە بواری جێبەجێکردنەکە ڕەنگە گرفتێکە بێت ڕاستە بێگومان خۆی یەک شت مهمە لە هەموو دنیا کاتێک من یان تۆ یان هەر کەسێک پەنا بۆ دادگاکانە بین ئامانجمانەوەی بە زووترین کات وەڵاممان بدرێتەوە خۆی بەپێی مادە دەستوریەکانی خۆی کە خۆی دایناوە پێویستە لە ماوەی 20 ڕۆژە هەموو قەزەیە کۆتایی پێبێنێ بەڵام خۆتان نەزانم قەزی وا هەیە 3 مانگ بۆ 6 مانگەخایێنێ واکە هەم کرێکی تااقەتی سەرێشەکەینی هەم خاوەن مڵکیش بۆیە لەناو خۆیانە کێشەکە بڕێنەوە ئەسڵەن ناگەڕێنەوە بۆ نووسینگە و دادگاکانیش سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزی شت جیاوازیەکی زۆر هەیە هەر شارێک بەپی تایبەتمەندی خۆی کرێیەکی دیاری کردووە لە وڵاتانی دەرەوە توانین بڵین لە ڕێگەی چەکی بانقیەوەیە یاخود لە ڕێگەی بانقیەوە پارەیە درێت هەندێک وڵاتانی ئەوروپا ساڵانە پارەکەی بە یەک جار پارەکەی هەندێکیشی مانگانە لە ڕێی چەکی بانقیە بەڵام خۆتەزانی لە وڵاتەیە پێویستە کرێکی یاڵا ئەگەر سیاری هەبێ باشە بە سیاری خۆی کرێکە برێت ئەگەر نەبێ بە تەکسیە هەنێجار لە عقاراتەکان دایێنێن جا لە ماوەی ئاخیرا عقاراتەکان کردەویان بە ڕێکلام کە ئێمە کرێ لە خاوەن کرێچیەکە وەرەگرین و با ساحێب مڵک بێت کرێ خانۆکەی لای ئێمەدانی بەڵێ خانووی ڕەهن ماوە ئێستا کاکدابین لە ساڵانی ڕابردووە کاک بەرهەمەوە زۆر ماوە تێنەگەشتن خانووی ڕەهن ئەوەی کە تەواوی ئەو ماوەی کە لە خانۆکەدا دەبێت بڕەپارەکەی دەدا دواتر وەریەگرێتەوە بڵێ هەندێکی ماوە لە هەندێک شوێن کە زۆر کەمە ئەویش کەمە ئەتوانم بڵێم ئەو کەسانی عیلاقاتی باشیانێ لە ناو خۆیان ناکرێگینا بە شێوەیەکی گشتی نەخێر نەماوە ئێستا خواست لەسەر پرۆژەکان و یەکەنی شتەجێبوون و سیتیەکان زۆرتر یاخود لەسەر خانووی گەڕەکەکان بێگومان لەسەر پرۆژەکان لەبەرەوەی خزمەتگوزاری 24 کاتژمێری هەیە ئاو کارەبای هەیە سکوریتی پارێزراوی هەیە سەوزایی خۆی هەیە بۆ نمونە هەندێک مەشروعەکان باخچەی ساوایانی هەیە
ئەمە هۆکارە بۆی خەڵکی زیاتر خواستی لەسەر پرۆژە نیشتەجێبوونەکان کە ئەڵەی خەڵک کێن زیاتر ئەو کەسانی کە خواستیان لەسەر پرۆژەکان هەیە عەرەب و ئاوارە عەرەبەکان هەروە کاکبەر هەم باسی کرد یاخودەوە تا هەر کوردی خۆمان بەڵام لە پارێزگاکانی ترەوە هاتوونەتە ئەو پارێزگای گەر بە نمونە باسی سلێمانی بکەین خەڵکانی دەرەوەی پارێزگای سلێمانین یاخودەوە تا دانیشتوی شاری سلێمانیشن نەخێر ناتوانین بڵین هەمووی خەڵکانی دەروی شاری ئەگە بە ڕێژەیەک وەری توانم بڵێم ڕێژەی زیاتری دانیشتوانی سلێمانین هەندێک لە مەشروعەکان ئەسڵەن شقە نایەن بە زوگورت چەند پرۆژەیەکی گەورەیە لە شاری سلێمانیا ئەوەش بۆ نمونە عەرەبێک یان کەسێکی دەرەوە بەڕێی من ئاساییشە یعنی زۆر ئاساییە گەر خانوو یاخود شقە بدرێ بە کەسێکی دەرەوە بەڵام وانەکە کە نرخ لەسەر هاونیشتیمانیان ئەم وڵاتە بەرزکاتەوە ئەوە خۆتەزانی گەشتیارن و پەیوەندیان بە ڕووی بازرگانیەوە هەیە ئیسفادەی ئێمەیتیایە هەر کەسێکی کە لە بازاردایە بۆیە زۆر ئاساییە گەر بدرێ بە کەسێکی دەریشەوە زۆر باشە ئەچینە گرافیکێکی تر کاکدابین با بەیەکەوە گوێبیستی بین و بینەری بین لەسەر کری خانوو هەڵبەت کەمێک ئاماژەمان بە کری خانوودا بەڵام ئێستا ورتر باسیەکەین ئەوەی کە بە کەڵکی نیشتەجێبوون دێت 200,000 بۆ 800,000 دینار واتە لەو نێوەندەدایە بەپی کوالیتی خانۆکە هەروەکوانی کە ئاماژت پێدا بەڵام کاکبەر هەم هیچ بنەمایەک هەیە هیچ پێوەرێک هەیە کە دەستنیشانی ئەم نرخە بکات یان بۆ منە خاوەن ماڵەکە هیچ پێوەرێکی دیاری کردووە کە بڵێ من لەسەر ئەم پێوەران لەبەرەوەی کە ئەم شتانە هەیە من ئەم نرخە لەسەر ئەم خانووە دیاریەکەم پێوەرەکەی ئەوەیە بەڕوبەری خانۆکە یاخود بە شوێنەکەی شوێنی جوگرافیەکە زۆر زۆر زۆرە سەرەکەی شوقەیەکە لە دانیالسی بێ شوێنێکی ڕاقی و شوێنی کابرابوونەوە 20 دەفتەریەوە بە شوقەیە خۆ ناچێت بیا بکرێ بە 200,000 هەڵمەتە یا بە ئاخر سەر کە 800,000 نارێت چەند دۆلارێک با بڵێ خانووژێ لە ناو جرگەی شارە یاخود لە گەڕێکە شعبەکانە تا ئەیزەماوە هەر چۆنێک پێ بڵێ 300,000شی بۆ نەک ینی کە سەر جوگرافیای خانۆکە بەنسبەت کرێ خانووش وکوتم کە دو سەر ساحب خانوو خۆی هەیە بە وجدان و شوێنەکەشی باشە جوگرافیەکەشی باشە بە هەرزانترەیە طبعا وجدانەگەرە سەر و هەموویەتی ینی خەڵکە بۆ لەم ڕەمەزانە ئێمە داوامان کردووە دایان کەس سەدان کەس لە خانی خۆی خۆش بووە لە کرێگەی خۆی خۆش بووە لە خێنای مانگی ڕەمەزانە خەڵکی ژە بووە کاتی قەیرانی کۆرۆنا کە پێشەوە ئەوەش عینەشێت بەڵام خەڵکی ژە بووە نەک خەڵکە سەرۆکی حکومەت لی پاڕاینەوە چەند جان سلامان بەکوتمان لە زەریبەی ساڵێکی خاومکەکان خۆش ببە بۆی ئەو کاتە بوو بە عام خۆی بەپی یاسا تۆ 11مان کرێخانوو وەرەگرێک و ساحب خانوو مانکێکشان بۆ حکومەت ئێمە داوامان کردمان لە حکومەت زەریبەی ساڵێکی خاوەن خانەکان خۆش ببە بۆ ئەوی ڕاستەخۆ کرێچەکەش پارەکە نەیە بە ساحب خانەکە واتە بە شێوازێکی کرێچەکە ئەی کاکە حکومت پارەکەی بە منە مانگە پارە نەیە شتێکی زۆر زۆر ئاسایی تەنانە بڕوا دەبێت 3 ساڵە داواکەین لە 2009 داوا لە حکومەت دەگەین هەر ئەمانە بزانین کەی حکومەت دێتە سەر ئەوەی کە یعنی بڕیارێکی زۆر زۆر بەسیتە هەروەنی لە زەریبەی ساڵێکی ساحب خانەکان خۆش بێ بۆی ساحب خانەکە لە کرێجەکە خۆش بێت تا ئیسا نەیکردەوە بۆیە ئەمەمان بەوە نییە کە بەڕاستی حکومەت سەرۆکی حکومەت بڕیارێکی دروست بە کە لە مەساڵحی خەڵکی کەم دەرامەتان بێت تا ئێستا وتم هەموو پرۆژانی کە ئەکرێ چینێک ئیسفادی لەیەکە کە هەوەستی مادیان باشە سەرێکی پرۆژەیەک دروست دەکرێ ئەم پرۆژێ ئەڵێ ئێستا من دوێنە لە چم سەری پرۆژەیەکم کرد وتی تا ئەگاتە کلیل بە 18 دەفتەر و نیو ئەبێت تۆ لە مای ئەم 2 ساڵە 18 دەفتەر نیو تا کلیل واتە ئەم هاوڵاتیە کە ئەچێ بەشداریەکە لەم پرۆژە ئەمە نەکرێنشینە نەفەقیرە یعنی پێشتی خۆی لە شوێنێکایە لە شوێنێکە وەستی مادی وەستی شوێنێکی باشە لە مای 2 ساڵە بتوانێت 18 دەفتەر نیو بکاتە ئەم کەسە پێویستی بە میەکێنیە بەڵام من حەسەکە بیکڕێ بۆ بە چاڵێکەری یعنی سە من بەداخەوەستی یانشکەیسە ئەو بازارە نەبووە بڕوات هەبێ بەشێکی لەعنی لە عەمدەن حکومەت هەنێک شتەکە کە یاساکان جێبەجێ ناکرێ کە کارەبا خراپەکە کە خزمەتگوزاری گەڕەکان خراپەکە لەبەرەوەی ئیجبارێکا بچێت لە سیتەکانە بەشداربی دواتر لەسەر سیتیەکانیش قسە ئەەکەین کاک بەرهەم گرافیکێکترمان هەیە لەسەر سیتیەکان بەڵام با بچینە لای کاکدابین کاکدابین جیاوازی نرخەکان نرخی کرێخانوو بەپی پارێزگاکان هەڵبەت گۆڕانکاری بەسەردادێ ئەگەر هیچ زانیاریەکت لا بێ زۆرترین نرخی کرێخانوو کە دیاری کرابێت یاخود ئەو نرخانی کە دادەنرێت زیاتر لە چ پارێزگایەکی هەرێمی کوردستانە نرخەکانیان بەرزە بێگومان نرخی کرێ لە شاری هەولێرا زۆر بەرزە بە بەرچاو سلێمانیا لەبەرەوەی خۆتەزانی پایتەختە گشتیارێکی زۆر ڕووی تەیەکە خواستی کری زیاتر لەسرە ئەشتوانین بڵین سیتیەکانیان زیاترە
بۆ نمونە کەسێکی بیانی لەوێ یەک کەسە چێت بە شقەیەکی ڕاخرا و واتە مەفروشەگرێت نزیکی 600 دلار چونکە یەک کەسە کێشەی نییە بۆ یەتوانین بڵین بەرزترینی لە پارێزگای هەولێردا. باشە لایەنی سیاسی یاخودەوە تا نەئارامی سیاسی کێشە سیاسیەکان هۆکارێک بووە بۆ ئەوەی کە نرخی کرێخانەکان زیاد بکات لە هەرێمی کوردستاندا؟ بێگومان کێشەی سیاسی ڕاستەخۆ پەیوەندی بە کەرتی خانوبەرەوە هەیە. هەر وڵاتێک سیاسی باش بێ ئابووریشی باشە بێت. کاتێ بەرز و نزمی لە نرخی خانوو هەم کرێ هەم کڕی ناڕۆیە ئەوە دەرخەریەوەیە کە وەزعی سیاسی لە وڵاتەیە باشنی. بێگومان لێرەشا خۆتە زانی ئێمەش بێبەش نین لە هەرێمی کوردستان وەک پارێزگایەک لە هەرێمی کوردستان و عێراق ئەتوانین بڵین بارودۆخێکی سیاسی باشمان نییە. هیوادارین لە ساڵی ئایندەیە بتوانن باشتریکەن بۆمان تا بازاریش باشتر بێ و هەم خەڵکی دەوڵەمەند هەم چینی هەژاریش لێی ئیسفادە بکات. دەست خۆش کاک دابینە چینە گرافیکێکی تر با بزانین لەم گرافیکەدا چیمان پێ دەڵێ. ئەم گرافیکەمان تایبەتە بە سیتیەکان کاک بەرهەم کە دەڵێ سیتیەکان نرخەکانیان جیاوازە. باشە کاک بەرهەم ئەگەر لە گەڕەکەکانە زۆر جار خانۆکان بەپێی ڕووبەرەکەی هەروەک باسەکە بەپێی شوێنی جوگرافیەکەی بەپێی کوالیتیەکەی ئەگەر گۆڕانکاری بەسەردابێ و نرخەکانیان خاوەن مڵکەکە گۆڕانکاری بەسەرابێنێ لە سیتیەکان و لە پرۆژەکان و یەکەی نیشتەجێبووەکانە بۆچی زۆر جار یەکەی نیشتەجێبووەکان هەر هەمان ڕووبەرە هەمان خەریتەیە هەمان کوالیتیە کە دروست کراوە بەڵام گۆڕانکاری بەسەر نرخەکەیا بێ هۆکارەکەی تەنها ئەوەیە کاماژت پێدا ئەمە ڕۆقیبلێ ئەمە ڕۆ سلێمانیە ئەمە قاتەکانێتی یان هۆکاری تری هەیە دیسانە گەڕێنەوە بۆ خاوەن وجدانی مڵکە. چۆنە سیتیەکان هیچ کەسێک نییە بۆ منە سیتیە کە دروستەکە بە من 800 شوقەیە 500 شوقەیە یەک کەس نی ئەم کەسە بە تەنیا بڕیار با بڵێ من ئەم شوقانە منیسە لەسەرەوە پرۆژێکشمان تەقدیم کەسە بۆ دڕۆنەکەمەوە سیتیەکان فرۆشراوە بە ئەحمەد و مەحمەد و کاکدابین و کاک فڵانکەس و کاک بەرەم و جەنابەت باشە ئەوە ئێمەی نرخی کرێخانەکان دیاریەکەین واتە ئیداری سیتیەکە نییە ئێستا تۆ بۆ نەبانی بچی بۆ ئیداری سیتێک بۆ لە من شقم بکرێ ئەو لە من نیمە لە بەری شقەکە هی خۆی نییە ئەو ئەیفرۆشیە واتە سیتیەکان تەنها شقەکان ئەفرۆشن ئەدرێ بە هاوڵاتیەکە شقەکە ئەیا بکرێ ئێتی خەڵگەی لە ئەوروپایە بڕوا دەبێت لە دەیان ناوملایە کە کووردە کە خەڵکی سلێمانیە کە شۆڕژگەر بۆ کە پێشمەگەی کۆن بووە ئێستا کرێچی کابرایەکی مسلاویە کرێچی کابرایەکی زیقارە کرێچی کابرایەکە لە ئەوروپاژی کرێچی کابرایەکە لە ئەمریکایە بۆیە لە ئەوروپا پاران پێ ئەینێرێتەوە کەسێک وەکە بۆشی محامێگەگرێت شقەیەگەگرێت ئەلە با من هەمبێ بۆ مستەقبل ئەم شقەیە کڕێ بەڵام خۆی نایەتەوە یا بکرێ کرێکەش وەکوتم کەسەکان دیارەکەن پەیوەندی بە شتەکەونی ئێمە ساڵی پار پرۆژێکمان تەقدیم حکوومەت کرد داوامان لێ کردمان بە لەبری ئەوەی تۆ خان و شقە دروستەکەی شقە دروست کە وەکو حکوومەت وەکو بابنێ ئەو جیەتی کە تۆتە بیە بکرێ بۆ نمونە تۆ ئەگەر حکوومەت 1000 شقە دروست کە لە شوێنەکە ئەم 1000 شقەیە بیا بکرێ مانکی بە 100 دلار بۆ نمونە ئەو کاتە تۆ ئەقدێک گەنجێک ئەقدێکی لەگەڵا کە تازە زەواجی کردووە ئەچی ئەم شقەی لەگەڵا ئەگرێ بکرێ دا ئەنیشێ بۆ 15 ساڵ ئەم شقی لێ ئەگرێت لەمای ئەم 15 ساڵە خۆی ئەم گەنج ئەتوانێت خۆی تەکمیلەکە ئەمە قازانجی چی یەکەمیان ئەم کرێتچێت لەوەی دڵنیایە کە کەسەکە نایەتە سەرەوە بڵێگە ساحبخانە بێت چای بخوا لە کاگە زەحمە بانی خانەکەم بۆ چۆڵکە بانی چۆڵێکێن کوڕەکەم ژنیانی تووشی کێشەوێ قازانجێکی ترێ هەموو مانجێک ئەم پارەی دەورانەکە ئەچێتە داهاتیشی حکوومەتەوە و هەم بیناک شقەکەش هەری حکوومەتە ئەم پارەی شقێتوانە بەم پارە دیسان جارێکترە پرۆژێکتی دروست کاتە بەم شێوازە خەڵک وەکو سیستەمی ئەوروپا ئەتوانێت لە ماوەی ئەو 15 ساڵی یاخود ئەو 10 ساڵە بۆ من ئەتم شقەیەگرم بکرێ بانکانێکی کەم بێ لە ماوەی ئەو 10 ساڵە خۆم تەکمیلەکەم ئەگەر توانین بەو ماوەی 10 ساڵێ پارە کۆکەمەوە ئەو کاتە حکوومەت شقەکەم پێ بفرۆشێتەوە یان لە شوێنی شتێکتر بکڕمەوە بەشدام لێ کاک بەرهەم با بچینە لای کاک دابین کاک دابین لەسەر نرخەکان کە ئاماژەمان پێدا نرخەکانیان بەرزارۆک و بەڕێست و کاک بەرهەمیش ئاماژەی پێدا ئەگەر باز لە نرخی سیتیەکان بکەین ئایا نرخی سیتیەکان چۆن دیاری دەکرێت یاخو لەسەر چ بنەمایەک دیاری دەکرێت کوالیتی ئەو سیتیانە ئەوەندە باشە بە بەراورد بۆ نرخە زۆری کە بۆی دیاری دەکرێت یاخودەوە تا تەنها ناوبانگی سیتیەکان زۆر جاریتر لە ناو خەڵکا بڵاوە بێتەوە لێ فلانە سیتی زۆر باشە ئەم ناوبانگە هیچ ڕۆڵێکی هەیە لە بەرزبوونەوەی نرخەکاندا بێگومان بڵێ ڕۆڵێکی زۆر باشی هەیە خۆی لە کەرتی خانوبەرەیە سێ شت مویمە باشە ئەمە یاسایە ناگۆڕێ یەکەمیان شوێنە دووەمیان شوێنە سێمیان شوێنە ئەمە یاسایە کە بۆ خانوبەرە ناگۆڕێت باشە نرخی کرێتوانین بڵین بە موقع بە شوێن دیاریەکرێت یەکەم شت
بۆ نمونە سیتیەک لە ناو شارەوە نزیکە نرخی بەرزترە بێت و شتوانین بڵین هەندێک لە پرۆژەکان کە لە سنتەری شارانین یعنی لە ناوەڕاستی شارەکانانین نزیکنین لە ناو شارەوە نرخی کریان دیاری کردووە بۆ نمونە پرۆژە هەیە نرخی کری بە 300,000 دیاری کردو 250,000 ئەمە ناگۆڕێ بۆ نمونە منە چەم شقەی لێ کڕمەوە یاخود تۆ چیت پێویستە لە سەرمانەمە یاسای و پرۆژەیە کە شقەکانمان بینەوە بەکرێ بە 300,000 نەکەمتر نەزیاتر لە هەندێک لە پرۆژەکانی ترا ئەتوانین بڵین ڕوو زۆر دەوری هەیە ڕووی سلێمانی بێ بۆ نمونە لە باڵکۆنەکەمەکەمەوە سێرێکی سلێمانیەکەم تااقەتم نەبوو باشە ڕووی پشتەوە عادەتەن بۆ کڕێنیش مەڕغوو نییە یاخود نهۆمی کۆتایی نرخی کەمترە نهۆمی گراوند نرخی کەمترە ئەمانە هەموویە گۆڕێ وردەکاری تایە بەڵام هەندێک کاتیش بۆ کرێ خەڵک ئیجبارە تەسیرێکی وای نیە بۆ نمونە من بۆ ساڵ ئێمە شوێنێ بگرم بکرێ گوێی نایەمێ ڕۆم هەرکوێ بێت ئەگەر کەسێکی زگورد بم بۆ سەکەنیم نەوێ بۆ هەتایە باشە بەڵام یەک خاڵە هەیە کەتوانە بڵێم لە سیتیەکانە بۆ خاوەن مڵکەکان بە کرێدان باشترە بۆچی بۆ نمونە من ئەگەر ئەم مانگە کرێم نەیاتێ کرێچیەکەم ئەتوانم لە بەشی خزمەت گوزاریەوە ئاوکارەبای لێ بگرمەوە ئەمە پرۆژەکان پشگیری خاوەن مڵکەکەکەن ئەو شتێکی باشە بۆ خاوەن مڵکەکان لە قازانجی خاوەن مڵکەکە بێت دەستخۆشکە دابین ئەچینە گرافیکێکی تر بە چەند گرافیک و لێدوانی هاوڵاتیانیشمان ماوە با گوێبیستیەوانە بین و دەست بە گفتوگۆکانمانەکەین ئەچینە گرافیکێکی تر کەمان باس لە شوقەی حکومی دەکات یاخود شوقە کۆنەکان 100 متر بە 125,000ەوە بۆ 200,000 دینارەوە واتە لەو نێوەندەیە هەڵبەت دیارە خواستێکی کەمی لەسرە بۆیە نرخەکەی بەو شێوەیە لە گرافیکی دواتردا لە کاتی قەیرانی داراییدا هەر 100 مترێک نرخەکەی بە 200,000 دینار بووە لە 300 متر یاخود ئەگەر ڕوبەرەکەی 300 متر بوو بێ نرخەکەی 600,000 دینار بووە کاک بەرهەم هەڵەن نەبم لە ساڵی 2016 حکومەت بڕیاریدا کە لە 100 نرخی کری خانوبەرە کەم بکرێتەوە ئەمە چۆ بواری جێبەجێکردنەوە؟ نانەچۆباری جێبەجێکردن ها بڕیارێ بوو یایی وە کەسی ئەگەر بڕیار بێ جێبەجێکرێت خەڵک جێبەجێ نەکرد خەڵک جێبەجێ نەکرد سیتەکان جێبەجیان نەکرد و ئەگەر لە 2016 بڕیارەشیە بێ لە 2017 بە شێوازە لە شێوازەکانی دوو قات بەرزی کردوێتەوە کەواتە وەکوە هەر بڕیارەکە بڕیارەکەی دەرنەکردویە بۆیە زانین چۆنە خاتون زیاتر لەگەر لەسەر ئامی کرێخان و قسە بکەین لەبەر ئەوەی یاسایەکمان نییە لەبەر و چەکشێکمان بەدەستونێ قسەی لەسەرکەین ئەم کرێخانوە ئەکرێتە سەر خاومکەکان ئەوان خۆیان بڕای لەسەرێن بە چەنی بن بە چەنی نیە بە هەر چەندێکی بن لە سیتیەکانیشە بەتابەت ئەو سیتە ئەو شقە کۆنانی کە ئەڵێ و کوشقەکانی با بڵێن بەتابەت وزارەتی ئەوقاف ئەوەی کە شەکانی تەشێڕوتەوە یاخود مزگەوتی سەید حەسەن و کۆمەڵی وەزار ئەواناکەی ئەوانش هەندێکیان فرۆشتاوەتەوە بە خەڵک و ئەو خەڵکەشی کە دیسان فرۆشتوە بۆی هەیە نرخی کرێخانەکان خۆی دایەنێ بەڵام بەعام هەندێکیان هەیە کە هەر مڵکی حکومین ئەوانە ڕاستە ساوابتیان بۆ دانێ ئەڵێ بۆ نمونە بە 200,000 نار بە 150,000 نار بەڵام هیچ خزمە گوزارێکی تێدانیە و شقەکان هەم کۆنن و هەم نەمەسعادیتیانەی شتێکتە ئەو کەسی کە لێ بۆم لەگە لە قاتی سێبێ تاوهی لاکە بە تابەت لە غازە بادەسەرە وە خەڵک وا بیرەکاتەوە کە ئەڵێ ئەگە من هەر کرێ بم 200,000 بم 250 ئێمە چمە خانێکی فلاتە بۆی هیلاک نەبم یعنی ئەوەیە مەسەلەکان کە گۆڕانکارەکان هەیە کاک دابین لە کاتی قەیرانی داراییە خواست لەسەر خانووی کرێت چۆن بوو ئەگە پرسیارێکی تریشکەم لەگەڵیدا و ئێستا خواست لەسەر شوقا یاخود بڵێ ئەو شوقانی کە حکومی ئاڵێ شوقە کۆنەکان ئێستا خواستی لەسەر یاخود هیچ خاوەن مڵکێک کە شوقی حکومی هەیە دەیباتە نووسنگەکان لەوێ داینێ بۆ کرێ ئەگە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم زۆر باشە نەخێر بێگومان هیچ خواستێکی لەسەر نییە لەبەرەوەی شوقە حکومیەکان نەئاوی هەیە نەکارەبای هەیە نەسکویرەتی هەیە هەموو کەس بە ئاسانیە توانێت بچێتە ناوی زۆر ڕێژەیەکی زۆر زگوردیتیایە ئەمە شوواکان زۆربەی عیلەکان خۆیان نین لە شوقە حکومیەکان بۆیە هیچ خواستێکی وای لەسەر نییە لە بازارە بەڵێ لەسەر ئەوەی کە خواست لەسەر خانووەکان یاخود کری خانووەکان بۆ ئێستا نرخەکەی زۆرە هەروەی کە ئاماژت پێدا بێگومان نرخی زۆرە
باشە ئەچینە گرافیکێکی تر و کۆتا گرافیک لەسەر دەرکردنی کرێچی هەڵبەت هەندێک ئاماژە پێدا بەڵام بە وردی ئاماژی پێدەدەین. لەسەر دەرکردنی کرێچی لە مادەی حەڤە لە یاسای بەکرێدانی خانوبەرە ژمارە 1970 ساڵی 1970 هەموارکراو لە چ کاتێکدا دەبێت لە کاتی نەدانی کرێ ئەگەر کرێچیەکە جارێکی تر مڵکەکەی دایەوە بەکرێ بەبێ ڕەزامەندی خاوەن مڵک ئەگەر کرێچی مڵکەکەی بۆ ماوەی زیاتر لە 45 ڕۆژ بە چۆڵی جێهێشت بەبێ بوونی بەهانەیەکی ڕەوا خانوویەک دروست بکات لە سنووری ئەو شارەی کە تێی دانیشتەجێیە مڵکەکە بۆ مەبەستێکی جیاواز بەکاربهێنێت لەو مەبەستەی کە لە گرێبەستی بەکرێداندا ئاماژەی بۆ دراوە. کاک بەرهەم چکە لەمانەی کە ئێمە ئاماژەمان پێدا ئێستا هیچ هۆکارێکی تر هەیە کە خاوەن مڵک وا لێ بکات کە کرێچێکی دەربکات؟ نا تقریبەنەوە بەشی زۆرێتی بەڵام وەکوتە مەگەر خاوەنەکە پێویستی بە خانووەکە بێ یاخود یەکێ لە مناڵەکانی خاتە ناو خانووەکە و مەجبورە خاوەنەکە دەرکە و من هەر حەزم بەڕۆکردنەوە بۆ جەناب ببەم ئێمە لە کۆمەڵەکەمان بەشی یاسامانەیە بەشی یاسامان خۆبەخشانەیە چەندین جار کەیسی ئاواتۆتە لامان ئەگەر بزانین لە 100 خاوەن کرێچێکە لەسەر حەقەوە هیچ مشکلی ئالامانی نییە پشتگیریمان کردووە بە نووسراوی فەرمی و بەشی پارێزەرمان لە ناو دادگاکانە هەیە چەند پارێزەرێکی بەڕێزم خۆبەخشانە کای لەسەرەکان تا ئەو کاتی کە کەیسەکە یەکلایە بێتەوە و لە هەمان کاتدا بۆ خاومکەکانی باوە نەزان کە ئێمە لەوێ خەدریشان لێکەین و خاومکیژە بواتۆتە لامان زانیمانە کرێچەکە خەدری لێ کردووە بە ئەنقەس ساڵێک و 6 مان کرینەیە و بە ئەنقەس کەسەکە وەڵی باش بووە ئیشەوە بەعکسەوە پشتیوانیمان لە خاوەنخانەوە کردووە کرێچەکەمان کرد دەرەوتمانە لەبەری نمونەی وەکوتۆ بەڕاستی بێ بە نمونەیەکی ناشرین بۆ کرێچەکانی تریش چواری وەکوتەوەکە کە دادوەری بەڕێز بڕیار با لەسەروی کە زوو کرێخانەکە کرێچێک بکاتەرە بۆیە ئێمە لەو بەشی یاساشمان هەیە بە ئەوی کە خەڵک بینەری بەڕێز کە لێرەوەی لەم بەرنامەیە یانەی بینانی بیسێ بەشی یاسامانێت توانێت بێتە لامان خۆبەخشانە ئێمە کارەکانە بگەین بۆ مەرجەی کە 100 کرێچێکە بزانە زۆڵمی لە یەکرێن پشتیوانیانەکە دەستخۆش با بچینە لای کاکدابین ئەو گرێبەستی کە لە نووسینگە دەکرێت ئایا لەسەر چ بنەمایە دەکرێت یاخود ئەو مەرج و پێوەرانە چی دەبێن کە کاتێک خاوەن مۆڵک دایدەنێت بۆ کرێچیەکەی و ئەو کرێچیەکە تا چەند پابەند دەبێت پێوەی؟ بەڵێ بێگومانە بێ پابەند بێ پێوەی لەبەرەوەی خۆی واژووی کردووە گرێبەستەکە لەسەر ئەساس تێدانرێ ڕێکەوتنی هەردوو لابێت کۆمەڵی تایبەتمەندی هەیە یەکێ لەوانە پارێزگاری لە مڵکەکەی بکات بیپارێزێت چۆن ڕادستی کراوە ڕادستی خاوەن مڵکی بکاتەوە بۆ مەبەستەش زۆرێک لە نووسینگەکان ئەمەیان کردووە بە یاسا کە یەک مانگ تەئمینات پارەوەرەگیرێ لە کرێچی یعنی جگەل لە کری مانگی یەکەم کری مانگێکی تەئمیناتی شوەرەگرێ ئەمە بۆ چییە لەبەرەوەی کاتێک چۆڵی کرد شکاویەکی بەجێهێشت و بۆ نمونە گوڵۆپێ سوتا بوو بۆیلەرێک سوتا بوو یاخود کری ئاو کارەبای نەیە بوو ئەم بەو تەئمیناتە بچێ و پارە بە خاوەن ئەگەر لایەنێکیان پەشیمان بێتەوە لە گرێبەستەکەی کاکدابین چی ڕوودەدایان چۆن مامەڵە لەگەڵ پەشیمانی تەنها بۆ کرێچیە لە لایەن گرێبەستەکانی ئێمەوە خاوەن مڵک کاتێک گرێبەستی واژوو کرد ناتوانێت لە هیچ کاتێکا تەنانەت لە کاتی کڕین و فرۆشتنیشە کرێچیەکەی چۆنەڵی وا لێ بکات بە زۆر لە مڵکەکەی دەری بکات بەڵکو بێ پابەندی بێت تاکو وادەی گرێبەستەکەیان تاوا بێ. بەڵێ دەست خۆش کاکدابین ئەچینە لای لێدوانی کرێچیەکان ئەوانەی کە کرێنشینن ئەوان باس لە گوزەرانی خۆیان دەکەن یاخود باسەوە دەکەن کە بار و گوزەرانیان چۆنە کاتێکە کرێچین بابینەروین. جیاوازی نرخەکان بەپێی شوێنەکە سەبۆ نمونە ئەڵێ شوێنەکەی لە لای دوکان و بازاڕەوە جادەکە بۆ حسابەکە ئەوە خانۆکە بۆ حساب ناکە جاروای خانۆکە زۆر کۆنە ئەڵێ من دەور و پشتەکە بۆ حسابەکەم بە 600,000 500,000 ئێتۆ لایانی بەس کرێچێکە 600,000 500 ئەی ئاو کارەبە ئەگەیتە چەند ئەبێ تەلەبەکە چی بیتێ ئەبێ ڕۆژانە چەنی بیتێ 1000 دیناریان 500 بیتێ وانە ناتوانیت ئێستا بۆ نمونە من مۆزەفم ئەتوانم بەڵامێکی تر ناتوانێت یانە بێ بە کێشەی عیلەی ژنومەر جیابنەوە ئەبێ بە کێشەی مناڵ تەلەبە وەڵام من تا ئێستا سواز بخوا نەمهێشتووە یعنی هەر ئەرکەکەم لەسەر شانی خۆم قرس کردووە بەس لەبەرەوەی تەلەبەکە پێوی دیار نەبێت. بەڵێ
کاک بەرهەمەوەی کە گوێبیستی بوون لە دوانی هاوڵاتیەکی کرێکی بوو کە باسی دەوکە کە ڕەنگە هەندێک خێزان هەبێت تووشی کێشەی کۆمەڵاتی بێتن بەهۆی کرێنشینی و کرێچێتیەوە. بەڵام ئەگەر باز لەو یەکە نیشتە جێبوانە بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار وا بوو کە جێبەجێ بکات و 20,000 یەکەی نیشتە جێبوون. ئەمە تا چەند یارمەتی دەرێکی باشە بێ بۆ کرێنشینان و گەیشتۆتە چ قۆناغێک؟ لە ڕاستیدا لەگەر لەسەر ئەو خاتونە بەڕێزە قسەکەمەوە نمونەیەکی زۆر زۆر بەسیتە لە چاو ئەو هەموو کەیسێکە لای ئێمە هەیە کە حەز ناکەم لە بەرنامکە باس بکەم. چەندین کارەسای تراژدی زۆر زۆر قورسیتە کە لە پێنا ئەوەی کە شوێنێ بوون شتەجێبوونی مناڵەکەی دابین کە دەستی بۆ بردووە بەداخەوە. بەنسبەت ئەو 20,000شی کە ئەمە تەنها بڕیارێکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو هەتا ئەم دەقەیە تەنها هەر لە میدیاکانەوە باسەکرێ بڕیار وا بوو کە ئەم 20,000 5,200 بە شاری سلێمانی کەوێ و تەقسیماتی شارەکان کرا. ئەگەم باش شاری سلێمانی کەم ئەم 5,200 ئاخرین جار کە ئەوەی ئاگادار بم بڕیار بۆ 2 پارچە زەوی دابین کریشیان لە عربەت لە ڕێی عربەتیشیان لە ڕێی تاسۆجار چەنە من داوام کرد کە عەرزەکان زۆر زۆر دوورن شوێنەکان زۆر بەکەڵکیۆنا بەڕاستی لە ئێستا من پێشیان ئەڵێم بۆ بەڕێزانە ئەگەر ئەیانەوێ ئەو زەویانە دابینکەن بۆ ئەو شوێن شتەجێبوونە هیچ سوودی لە خەڵکە سوودی لێ نابینێ. هۆکارەکەی یەک لەبەر ئەم خاڵانەی بە کورتی یەکەمیان لەبەرەوەی لە تاسلوجە هاوڵاتێک دەتوانێت خۆی لێ خانوویەکی کامل مەجات بە 2 دەفتەر بکڕێ هیچ مەجبور نیە 3 دەفتەرنی بۆ 4 دەفتەر با بە شوقەیەک و 4 ساڵی شاوەڕێکە هەتا تەوا بێ و نرخەکەشی کەدا ناوە زۆرە یعنی هاوڵاتیەکە بێ 50 وەرەقەی پێشکی بە و لە هەمان کاتە مانگانە $150 بە هەتا ئەو کاتی تەوا بێ. ئەگەر بەس 50 وەرەقە بە تا ڕادەیەک هاوڵاتەکەی قەرزێ کرد پارچەی ئاڵتونیە فرۆش بەڵام تۆ لامان کادا توێڵی 50 وەرەقەی پێشکی لێ وەرەگیری و لامان کادا 2 کری ینی ئەو کرێچیە لە هەموو خۆی کرێچێ لە ماڵەکە ئەبێ ئەو کرێ بە زایدن کرێژ با بە حکوومەت بۆیە ئەمە ئەم بەرنامەیە هەڵەوەشێتەوە بۆیە لێرەوە داوان لە یەکەم دەستی بۆ نەبن بازەوەیەکە بە هەدەر نەدرێ با بەناوی پرۆژەی کرێنشینان و پرۆژێک دروست نەکرێت کە بۆ کرێنشین نەبێ و خەڵکی زگۆری سبێنە سوودی لێبینێ بۆیە تکایان لە یەکەم یان زەویەکە لە شوێنێکی باشە دابین کرێ یا دەوتا دەستکاری لە سەرەکانە بێت ئەگەر نا ئەم پرۆسێژ هاشووی پرۆسەکانی پرۆژەکانی سەکەوتونە دەستەکانە خۆش بێ. دەچینە لای چەند لێدوانێکی تر ئەم جاران لێدوانی دوکاندارەکانە با بزانین ئەوان چیمان پێ دەڵێن. داواکەم کرێکانمان بۆ دابەزێنن بە ڕۆژگار ئێستا ئیش و کار نییە تەنانەت بازاڕەکانمان خەریکە بە تەواوەتی قفڵە بێت. ئێستا ئێمە ئیش و کارمان نییە بەڵێ ئیش و کار هەبێت تا حدێک ئەتوانی کرێبین. ئێستا من بڕوا ئەەکەیت من ئەمە لە دڵی خۆمەوە ئەیڵێم هەموو گوزەرەکە هەمویان ئیشیان نییە. ئەم گوزەری مامە ڕیشەیە هیچیان ئیشیان نییە کرێ هەر هەمویان زیاب بووە داوا لە سەرۆکی شارەوانیەکەم چاوێک بخشێنێتەوە بەم کرێیانە بۆمان دابەزێن هەتا ئەم زروفەمان بۆ چاگە بێت. وەڵی کرێکە بۆ بە سێخات بەڕاستی ئەوە سێ عایلە لەسەر ئەو دوکانە گوناحە بەڕاستی ئەجا غازەکەش ئەوەنە زۆر نییە مە بڵین بەردەوام هەموو ڕۆژێ غازمانەیە. ماوەی چەند ساڵە لێرن هیچ شتێک دیاریکراو هەیە بۆ نە چەند ساڵ بە خەریکێم ئیشەبی ئەمە حکوومەت بەس عەرزەکەی خۆیتی ئێمە هەیکە لە خۆمان کردوبانە هەیکەلەکەی ئمە خۆمان ئەو بەس پارەیەوەمان لێسەنێ پارەکەشی ئەوەیە کە ئەیبینی ساڵ بە ساڵ زیایەکە ساڵ بە ساڵ زیایەکە خۆکاکە ئاڵتون چینی نیێمە غازە فرۆژین غازێ زاد نرخێرەکە وڵی بەکرێکەشەوە زاد نرخێرەکە یعنی معنای نێوان ساڵ بە ساڵ بیخەنە سەری ئەوە چۆن نەبێ. بەڵێ ئەوەی کە بینیمان و گوێبیستی بووین لێدوانی هاوڵاتیان بوون هەر باسییان لەو کێشە و گورگرفتانە کرد کە بە درێژایی بەرنمەکە ئاماژەمان پێدا بەڵام من پرسیارێکم لە کاکدابین هەیە کاکدابین ئێوە وەکو نووسینگەکان هیچ ئەپلیکیشنێکتان هەیە کە کار ئاسانیتان کردبێت هەم بۆ خاوەن مڵکەکان کە بتوانن مڵکەکانیان لەو ئەپلیکیشنەدا عرض بکەن یا بڵێ نمایش بکەن و لە هەمان کاتا کرێچیەکان یاخود کرێنشینان ئەوانەی کە بە دوای خانوودا دەگەڕێن بتوانن بە ئاسانی لە ڕێگەی ئەپلیکیشنێکە و لە ماڵەکەی خۆیەوە بە دوای دابگەڕێت و دەستی بکەوێت. بەڵێ بێگومان ئێمە وەک کۆمپانیای عقاراتی ئەملاک ئەتوانین بڵین ئەپلیکیشنێکی زۆر پێشکەوتومانەیە کە هیچ شەریکەیەکی کە بەکاری نایێنێت چۆنڵی دەستکردی خۆمانە کەواتە ئەو کار ئاسانێکی باش بوو بۆ هەردوولا بەڵێ بێگومان
تایبەت بۆ کەسانی کە مڵکیشان هەیە ئەتوانن بۆ نمونە تۆ بچی بۆ مڵکەکەی خۆت سێرچ بکەی ئێمە نرخی بازارڕە پێڵین بۆی هیچ کەسێ لە خۆیەوە نرخ بۆ شقەکەی خۆی دانێنێ یاخود تۆ کڕیارەتی شقەیە بکڕی سێرچەکەی بۆ شقەیەک پێتەڵێ ئەم شقەیە ئەم پرۆژەیە نرخی چەنە ئەم ڕوبەرە چەند دەکات بۆی هیچ کەسێک مافی نەخورێت. ئێوە خۆتان نرخەکان دیاری دەکەن کاکتابین نەخێر سێریکە ئێمە خۆمان نرخەکان دیاری ناکەین ئێمە نرخی ڕۆژە بۆ نمونە ئەمڕۆ زروفی سیاسی باشە ژینگەیەکی لەبار مڵکەکان پێوی پابند دەبن تا حەدێکی باش پێوەی پابند دەبن ئەگەر بزانین ئێمە نرخەکەی سەر و بازارە و ئەوێ خێرێکی زۆر لە کڕیار وەرگێت بێگومان ئێمە و کاتە ڕازی نابین و نرخەکەی پێدا ئەشکێنین یاخود ئەتوانین بڵین ئەیانهێنینە ڕوبەڕووی یەک و نرخەکەی پێێنینە ئاستی بازار. دەست خۆش کاکدابین زۆر سپاس کاک بەرهەم کاتمان زۆر کەم ماوە ئەگەر بتوانانی لە ماوەی دقێ بۆ دەقۆنی وێکە باسێکی کۆمەڵی کرێنشینا بکەین ئەوان چ ڕۆڵێکیان هەیە چه ئەرکێکیان هەیە چی دەکەن بۆ داکۆکیکردن لە مافی کرێنشینە ئەوەی کە ئێمە هەمانە لەبەر چاو دیارە خەڵک شایەتیەیەت کاری باشمان کردووە لە سلێمانی دوو پرۆژە ماخۆ دەوارە جێبەجێکردنەوە کۆبانەستی و بیناستی بەسیارێکی زۆر گونجاو بووە لە ئێستاژدا بۆ بەرهێنێکی باش هاتۆتە ناوکایەکەوە نووسرامان کردووە لە وەزاری شارەوانی و مەدەوارین کارمان بۆ بکەن شقەیەکمان بۆ دروست دەکات بە ڕوبەرێکی 100 مەتری 100 مەتری بە قیسێکی زۆر باش و پێشکەکەی تەنها 25 وەرەقەیە و دوای مانگانەکەی 67 دلارە و کامل خەدەماتی ناو پرۆژەکە خزمەتگوزاری هەمووی ئەمانە ئیکا بەڵام بەداخەوە ساڵمیەکە بۆ 2 ساڵان من پرۆژە بەدوایە چین حتا من چوومەتە لای دکتۆر محەممەد شکول لە ئەولێر پێم وتمە ئەم کۆمپانیا هەیە فەرمون ئێوە هێنامانەتە پێشەوە ئەمە سەرمایەکەیەتی ئەمە پارەکەیەتی ئەمە هەموو شتەکەیەتی ئەگەر کۆمپانیەکە ڕاست ئەکات لەگەڵ ڕێزم بۆ خاوەن کۆمپانیەکە ئەگەر کۆمپانیەکە ڕاستەکە فەرمون دەستی بگرن و هاوشوی ئەم پرۆژانە لە هەموو شار و شارەکانە بخەنە بار جێبەجێکردنەوە ئەگەر ڕاستیش ناکات سزای بن ئەمە قسە نییە من لێرا بۆ توی بکەمە بە نووسراو کراوە کامرای خاوەن مڵکەکە خاوەن کۆمپانیەکە خەتابسەمانی یاوە و بڕیاریە و نووسراوی بۆ کردوین و نووسرامان کردووە پارێزگار و نووسرامان بۆ پارێزگار کردووە نووسرامان بۆ شارەوانی کردووە داوای دابیکردنی زەویمان کردووە بەمەرجێک وە بەهێنەکە لە تەنها یەک زەوی ڕق و تەقمان باتێ هیچی ترمان لە حکومت ناوێ ئاو کارەبە خزمەتگوزاری مەکتەب هەموو شتەکان لەسەر حسابی ئەو پارەیە لەگەڵ دروستکردنی بیناکانە مەکتەب و خەسخانەکەش دروست دەکەین بۆی حکومت گلەیمان لێ نەکە اینجا بۆ سعر دروست پرۆژێکی کامل دەرەچێت پرۆژێکی کامل بەڵام بەداخەوە ئەمە زەرەری بۆ سیتە گەورەکانەیە و هاوکارمان نام دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ماندووماکردن زۆر سپاس بۆ بەرهەم سەردار کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی کوردستانن دابین ڕزگار کە بەڕێزیان ڕاوێژکاری خانوبەرن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ماندوومانکردن سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا لەگەڵمان بوون و بینەرمان بوون کاتێکی خۆش بۆ ئێوە خواتان لەگەڵ